کاک دکتۆر لەبەرچی توشبوون بە شێرپەنجە بەردەوام ڕێژەکەی لە زیادبووندایە؟ بەێ بەشەچی لەبەر ئەوەیە کە ئێستا ژمارەی دانیشتوان زیاتر بووە بەراورد بە پێشتر کە ژمارەی دانیشتوانمان زۆر بوو ژمارەی توشبوون بە زۆربەی نەخۆشیەکانیش زیاتر دەبی وەک عادەت بەس لەوانەیە ڕێژەکە وەک خۆی بی یان کەمتر بی یان زیاتر بی لۆ نمونە ئەگەر هەولێر وەک نمونە وەربگرین هەولێر پێشتر چەند گەڕەکێک بوو ئێستا زۆر زیاتر بووە ژمارەی دانیشتوانی زۆر زیاتر بووە فلەوانەیە عدەدی نەخۆش زیاتر بوو بی بەس ئەگەر بە ڕێژە وەریگری لەوانەیە ڕێژەکە هەمان ڕێژە یان کەمتریش بی هۆکاری دووەمیش ئەوەیە کە ئێستا پشکنینی زۆر پێشکەوتوو زۆر هورت هاتیە پێشتر نەخۆش تووشی هەزاران دەردەبوو نەمان دەزانی چییە و نەخۆشەکە هەر فەحسی نەدەکرد و وەفاتی دەکرد و کەس نەیدەزانی سەبەب چییە پێی ڕەش دەبوو دەبڕاوە دەیانگۆ ئەوە لاڕەشەی گرتیە و نەخۆشەکە وەفاتی دەکرد بەس ئێستا خەڵک زیاتر پشکنینی خۆی دەکا ئێستا هەندێک جار پێش ئەوەی هیچ کێشەی هەبی پشکنینی خۆی دەکا بزانی سەبەب چییە فبەشەی ئەوەی کە ئێستا ڕێژەی توشبوون بە نەخۆشی زیاتر بۆ لەبەرەوەی زووتر دەستنیشان دەکرێت وەک پێشتر نییە کە کابرا فەحسی خۆی نەکا زووتر فەحسی خۆی دەکا و پشکنینەکانیش ورتر و باشترن و توانای دەستنیشانکردنیان باشترە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی